یەکەمین کۆنفرانسی مەریوانناسی لە شاری مەریوان دەستی پێکرد و لە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەشدا 13 وتار لە 3 پانێلدا پێشکەش کران و بڕیارە لە ڕۆژی دووەم و کۆتایی کۆنفرانسەکەشدا 10 وتاری دیکە پێشکەش بکرێت. کۆنفرانسی مەریوانناسی لەلایەن ئەنجومەنی ئەدەبی مەریوان و بە هاوکاری ئیدارەی کەلتور و ڕۆشنبیری پارێزگای سنە بەڕێوەچێت و بەڕێوەبەرانی کۆنفرانسەکەش ڕایانگەیاندووە ئامانجیان ناساندنی زیاتری مەریوان و هەروەها باسکردنە لە خاڵە ئەرێنی و بەهێزەکانی ئەو شارە بۆ خوڵقاندنی دەرفەتی زیاتری گەشەی مەریوان لە داهاتوودا. لە یەکەم کۆنفرانسی مەریوانناسیدا ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و ڕۆشنبیرانی کورد ئامادە بوون و لە کۆی نزیکەی 60 وتاری نێردراو بۆ کۆنفرانسەکەش 23 وتار بۆ دوو ڕۆژی کۆنفرانسەکە هەڵبژێردراون. مەریوانناسی کۆنفرانسێک بوو کە چەند ساڵە زەمینەی بۆ ڕەخساوە کە بەهۆی نەخۆشی کۆرۆنا و مەداخەوە دوو ساڵێکە دواکەوت. وەک ئەرکێکی زانستی وەک ئەرکێکی مێژووی ئێمە بەشداری ئەم کۆنفرانسەمانە کرد. هەروەها ژمارەیەک لە نووسەران و مامۆستایانی زانکۆ لە هەرێمی کوردستانیشەوە ئامادەی کۆنفرانسی مەریوانناسی بوون و بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسەش بە دەرفەتێکی باشەزانن بۆ ناسینی زیاتری ڕەهەندە جیاوازەکانی ناوچەی مەریوان. چوار گرنگی هەیەکیان گرنگیان یەکەمیانەوەیە کە بۆ کۆنفرانسەوە بیرۆکەی هەیەتە ئارا کە مێژووی مەریوان بنووسێتەوە. مێژووی مەریوان لە هەموو ڕەهەندەکانی نەک هەتە مێژوو بە درێژایی مێژوو بەگرە جوگرافیاکەی بەگرە لایانی کۆمەڵایەتی لایانی ئابوووریەکەی لایانی ئاینەکەی بنووسێتەوە. کەمە گرنگە بەڕاستی ئێستا لەم بوارەیە کاری زۆرکەم کراوە. ئەم دیدارەوە ئەکە ئەم پرۆژەیە بێتە پرۆژەیەکی زیندوو بێتە ئیلستروتیاوە داهاتوو. ئەمە یەک. دوو ئەم دیدارە کۆبوونەوەی کۆمەڵێک کەسایەتی ئەکادمی کەسایەتی هونەری کەسایەتی ئەدەبیە لە نێوان دوو بەشی کوردستان لە باشوور و خۆرهەڵات کەمە گرنگە ئامانگی بێکەوە کە یەکتری دۆزنەوە یەکتری ئەبیننەوە بۆ بێک و ئاڵگۆڕی بیرروڕاو بۆ چوون و زانەری جاجیاکەن. ئەمە خاڵە دوو. خاڵی سێکە گرنگە ئەوەیە لەم دۆخێکی ئێستا باشوور و خۆرهەڵات بێتە بەڕێبێت لە مەریوان ئەم دیدارە سازەکەرێک هاوڵ بدێت جۆرێک لە زانیاری و ئازادی بدرێت بە شارەکە ئەو تا لەم ڕۆژگارەدا لە مەریوانیش لە شارێکی سەرسنووری خۆڵاتی کوردستان لە وڵاتی ئێراندا کۆنفرانس تێ بەڕێوەچکە بەڕاستیمە گرنگە بۆ شارێکی کۆمەریوان. ئەمە گرنگی چوارەم ئەوەیە کە ئاماری دەستپێکێک بۆ کاری ئایندە. مەریوان لە ساڵانی ڕابردوودا ڕۆڵێکی گرنگی بووە لە بواری ڕۆشنبیری و فەرهەنگی ناوچەکەدا. هەروەها خاوەن چەندین تایبەتمەندی گرنگە لە ڕووی گەشتیاری و ئابووریەوە. بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە و بە کتێبکردنی وتارەکانی دەرفەتێکی باشە ڕەخسێنێت بۆ گەشەی زیاتری و پێشکەوتنی لە بوارە جیاوازەکاندا. سامان سلێمانی، کورتسات نیوز.